چۆن بەسەر ترسی قسەکردن لە بەرامبەر خەڵک زاڵ بین. من پەیوەندم لە تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر. ئەمڕۆ باسی بابەتێکی زۆ گرنگ دەکەین کە کاریگەری لەسەر قوتابیانی کردووە لە پۆلەکانی خوێندن وەروە لە ژیانی ڕۆژانەش. ئەویش ترسە لە قسەکردن بەرامبەر بە خەڵک. زۆرانێک لە قوتابیان ئەمڕۆ وەروەها ئەگەر سەیری بکەین دایک و باوکانیش هەمان کێشەیان هەیە، ترسیان هەیە لە قسەکردن لە بەرامبەر خەڵک. ئیتر ئەم ترسە وای کردووە کە مناڵێکی گۆشەگیر و کەمدوو وەروە دوورەپەرێز دەربچێتن. مناڵێک کە هەموو کات دڵی توندە و ئەو شتانێک کە لە ناخیدایە ناتوانێت دەری ببڕیتن و ئەویش بە هۆکاری ئەوەی کە ترسی هەیە لە قسەکردن لە بەرامبەر خەڵک. ئێمە وەک دایک و باوکان وەرەوە وەک پەروەردەکاران وەک مامۆستایان ئەرشی سەشانمانە کە مناڵ فێر بکەین زاڵ بێ بەسەر ترس لە قسەکردن. هۆکاری ترس لە قسەکردن گەلک زۆرن. یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان ئەوەیە کە مناڵ ترس دەکات لەوەی هەڵبکە کاتێک کە قسە دەکاتن، لەوەی کە وشەیەک دەرببڕێ ئەو وشەیە لەوانەیە گونجاو نەبێ بۆ ئەو کاتە. بۆیە ئێمە ڕێگە چارەی زۆرمان هەیە بۆی کە مناڵ وا بکەین کە مناڵ لە زاڵ بێ بەسەر ترس لە قسەکردن لە بەرامبەر خەڵک. چونکە ئەگەر ئەو مناڵە گەورە بێ و وەروەها ئەم ترسە هە لەگەڵی گەورە دەبێ، وا دەکایی تر مناڵێکی سەرنەکەوتوو دەدەچێت لە ژیانی ئەکادمی وەروە لە ژیانی پیشەگەریش لە داهاتوودا. بۆ ئەوەی مناڵ زاڵ بێ بەسەر ترسی لە قسەکردن، یەکەم دەتوانم بڵێم ڕێگە چارە ئەوەیە دەقێک بۆ مناڵەکە بنووسرێتەوە، ئیتر بە مناڵەکە بگۆترێ ئەم دەقە لەبەر بکەیە لە ئەزبەر بکە. وەک خاڵی یەکەم دەبێت لە بەرامبەر ئاوێنە بەرامبەر خۆی لە ئاوێنە ئەم دەقە بەدەنگێکی بەرز دووبارە بکاتەوە زیاتر لە 5-6 ئەو دەقە دووبارە بکاتەوە. دوای ئەوە بیگوازێتەوە ئەم دەقە بەرامبەر بە دایک و باوک دووبارەی بکاتەوە تا ترسی قسەکردن لە بەرامبەر دایک و باوکەی بشێتن. هەمان ئەو دەقە لە پێش خوشک و برایەکانی دووبارە بکاتەوە. هەمان ئەو دەقەش لەگەڵ هاوپۆلەکانی لە پێش مامۆستاکەی دووبارە بکاتەوە. ئیتر بەم جۆرە ئەو مناڵە فێر ڕاهێنانی پێدەکرێتن بەوەی کە ترسی لە قسەکردن لە بەرامبەر خەڵک زاڵ بێ بەسەر ئەم ترسە، وەروەها زاڵ بێ لەسەوەی کە جارێشتر ئەو شتێککە هەیەی بتوانێت دەری ببڕێتن. ئەم ترسە لە قسەکردن وای کردووە کە کۆمەڵە قوتابیەک ئیدر ئەگە پرسیاریشان هەبێ لە بابەتێکی خوێندن نەتوانن وەڵامەکەی وەربگرن لە مامۆستا لەبەرەوەی لە ترسی ئەوەی کە لە پێش هاوپۆلەکانی ئەو پرسیارە بکە لەوانەیە پرسیارەکەی هەڵەبێ لەوانەیە پرسیارەکەی وەرنەگیرێ. ئیتر وای کردووە کە مناڵەکە گۆشەگیر بێ و لە ناو پۆلەکە دابنیشێ و قسە نەکا و بەشداری هیچ لە چاڵەچەکانی ناو قوتابخانە یا لە ناو پۆلەکە نەکاتن. لە زمانی ئینگلیزی بەو جۆرە قوتابێت دەوترێت کە وەک بەردێک لە ژوورەکە دانیشتووە و بەشداری هیچ چاڵەکێکی ناو ژوور ناکرێتن، دەوترێتن وۆڵفلاوە واتە گوڵی سەردیوار. بۆیە دەبێت چارەسەر بۆ ئەم جۆرە قوتابێت دروست دابدرێ، ئەویش بەوەی کە زاڵ بکرێتن بەسەر ترس لە قسەکردن. چارەسەری دووەم ئەوەیە دەبێت قوتابی تێبگەێنرێ کە هەڵەکردن زۆر شتێکی ئاساییە، چونکە مناڵ کاتێک کە هەڵە دەکا لە ترسی هەڵەکردن خۆی دوورەپەرێز دەکا و خۆی دوور دەکاتەوە لە قسەکردن لە بەرامبەر هاوپۆلەکانی و بە هەمان شێوە لە پەیوەندی خێزانەکانیش لە ناو ماڵدا کاتێک کە میوانێکیان هەیە ئەو مناڵە هەوڵ دەدا کەمتر قسە بکە لە ترسی ئەوەی نەوەک هەڵە بکاتن. دەبێ مناڵ تێبگەێنرێ کە هەڵە شتێکی ئاساییە، مرۆڤ تا هەڵە نەکا فێرە هیچ نابێ. بۆیە دەبێت تێبگەێنرێ کە کاتێک کە هەڵت کرد ئاساییە جارشتر هەمانە هەڵەیە دووبارە ناکەوێت، بەڵام دەبێت تۆ هەڵەکردنەکە بژی یان لەناو ئەنجامدانی هەڵەکردنەکەدا بژی. ئەمە کاریگەری لەسەر فێبوونی زمانیش کردووە باماشەوە، نەک تەنیا لای مناڵن لای گەورەکانیش. زۆربەی ئەوانەی کە مەسەڵەن بۆ حەز دەکەن فێرە زمانێکتر بن، کاتێک کە فێرە زمانەکە دەبن دەڵێ هەموو زمانەکە دەزانم بەڵام ناتوانم قسەی پێ بکەم. هۆکارەشکی ئەوەیە ترسە لە قسەکردن و لە هەڵەکردن لە بەرامبەر خەڵک. بۆیە زۆر ئاساییە قسە بکە بە زمانە نوێیەکە هەڵە بکە، دوای ئەوە هەڵەکەی خۆت بزانە، دوای ئەوە هەڵەکە چاپکەوە. بۆیە ترس لە هەڵەکردن ڕاستی ئەمە گەورە دەبێتە شتێشی گەورەتر، ئەویش ئەوەیە ترسە لە قسەکردن لە بەرامبەر خەڵک. ڕێگە چارێک گەلک زۆر هەنا بۆ ئەوەی کە مرۆڤ زاڵ بێ بەسەر ترس لە قسەکردن لە بەرامبەر خەڵک. بۆیە لێرە ئێمە باسی دوو ڕێگە چارەمان کرد. ڕاو کۆمنت و سەرنجی ئێوەش بامان شێوە بۆ ئێمە گرنگە. بۆیە ئەگەر ڕێگەی ترت هەیە بۆەوەی کە مناڵ یا کەسێک بتوانێت زاڵ بێ بەسەر ترس لە قسەکردن لە کۆمنت وەک سەرنج بۆمان بنووسن. زۆر سوپاس.